ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من حەسەن جەمیل لە قەزاخەبات هاتوومە. دەوای لە هەموو خەڵکی کوردستان دەکەم کە دەنگ خۆ بدەنە بە ڕێفراندۆم وەکو هەموو خەڵکێک ببینە دەوڵەت. دەنگی خۆ بدەم بۆ ڕێفراندۆمێ چکو ئەم PTV بێ چەندێنە جودابینە مە ئەلگەر هەر وڵاتێکی بی و چ پێ نەبێژی مە وەکی بینینەم هەمی مە ئاڵایە خۆی هەی مە سنوورێت خۆیت هەین مە لەشکرێ خۆی هەی و مە سەرۆکێ خۆی ژێ هەی و ئەمش گەلێک دەولەتی دیژی چێترین ئەبێت بەری چەند ساڵێک وەکی سوودانێ و جنوبێ و شمالێ یە جودا بووین یەک بووینە دەولەت و هەمی تشتی خۆمێ هەی و هەمی کەس ژی مەدنیاسی وەک کوردستان کە دەولەت بجایەکیش وا چەنداژی باشە و هەر کەسێک ژی گەلێک PTVە دەنگی خۆ بدات بۆ ڕێفراندۆم. سلام، من مهران جەمشیدیم لە کوردستانی ئێرانەوە هاتکم بۆ ئێرە وەفرەت حەزەکەم بەم ڕێفراندۆمە بەڵام ئێوەش مردمی کوردی کوردستانی ئێرانیش زۆر حەزەکەم بەم ڕێفراندۆمە بەڵام چۆن بەڕەسمیەت ناتوانن پشتیبانی خۆیان ئەیلام بکەن ترسیان لەوە هەیە کە کێشێک بۆ ئێوە بە وجود بێت بەڵام زۆر حەزمان لەسەر ئەم ڕێفراندۆمە بۆ کورد وڵاتێکی نابێت بۆ خۆی بێ وەکو عەرەب وەکو تورک مردمی کوردستانی ئێران بە تواوی وجودە و لە پشتی ئێوەن بەڵام بۆ ئەم ڕێفراندۆمە شرکەتکەن و حتمەن کورد دەبێ بە وڵاتێکی زۆر باش و زۆر گەورە.